سایدی خۆم کەمێ ئەو لام گر هاتەوە سایت من ئەم دیوم و گر پەشۆکە هاتە بە سایق لێمدا سایقەکە گیانی لەدەستدا هەر ڕووداوە چاوچۆکە دەکەوێتەوە لە دەرەنجامی سەرپێچیەک یاخود هەڵەیەکی شوفێران یاخود بەکارهێنانی ڕێگاوبانەکان دەکەوێتەوە. کە ئێستا من دەخ لە چکا و شەقامە چۆر دەکەم بزانە سیارێک ئۆتۆمبیل عکس دەڕواتم بەسە دەکەیتم. چەندین سەرپێچیمان هەیە و چەندین عکسمان هەیە و چەندین وەستان لە شوێنی قەرەقراومان هەیە و ئەوەیە دەگەرێتەوە سەر شۆفێران. فکەمان نییە سوڕێنەوە ینی هیچ ساریان نیە دەبێت ڕۆژ ساید بڵێت دێتن دەرێ ئەمن ناگەڕێمەوە دەڕۆم دەزانێ من چێمە لەو لای عکسەکرد لێدا ڕۆیشتی دوای دیسان هات هەر عکست لێداوە پێچەوانەی یاسایە شەقامەکەی بە تەندروست بەکارناین. باشە جەنابەت باسی قانون دەکات تا ئێستا پشتێنی دڵنیایی لە خۆت نەبەستایە عکس لێدایە ئاین چەندین مخالەفە هات و چۆتە ئێستا. بەرنامەی ترافیک لاڵقێن جاری باس لە چەندین هۆکاری ڕووداوی هاتوچۆ لە سنتەری شارەکانی هەرێمی کوردستان دەکات. ئەو هۆکارانەش لە ئەنجامی کەم تەرخەمی بەشێک لە شۆفێران دروست دەبێت. لە سنتەری شاری هەولێر ترافیک بە دۆداچوون بۆ سەرپێچیانە دەکات کە بەهۆی ئەو کەم تەرخەمیانە دروست دەبێت. ئەو حاڵەت و کەم و کوڕیانەی کە لە ڕووی یاسایی هاتوچۆ بە سەرپێچی هەژمار دەکرێت و دەبێتە هۆی ڕووداوی دڵتەزێن لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان. ئەو مانوارە هەڵانە ڕوودا و دەخڵقێن و شەقام دەخنچێنن. هاتوچۆ بە دەستدرێژی بۆ سەر شەقام ناوی دەبات. بەو هۆیەوە ڕووداوەکان شەقامەکانیان کردووە بە گۆڕەپانی جەنگ. ئەو جەنگەش بەردەوام قوربانی لێ دەکەوێتەوە. ترافیک هەموو ئەو کەم تەرخەمی و سەرپێچیانە لە ئاسمان و زەوی تۆمار دەکات و با دووەداچوونیان بۆ دەکات. دەمانەوێت شۆفێران هۆشیار بن و کەم و کوڕیەکان دەستنیشان بکەین و هەوڵی چارەسەرکردنیان بدەین. سەرەتای بە دۆداچوونەکەمان دەچینە گرتوخانەی کاتی هەولێر. لێرە چیرۆکی ڕووداوێکی دڵتەزێن لە زاری زیندانی کراوێک دەگێڕینەوە کە لە ئاکامی هەڵی شۆفێر دوو خێزان ماڵوێران دەبن. ترافیک ئامانجی لە گێڕانەوەی چیرۆکی و قوربانیانە هۆشیارکردنەوەی شۆفێرانە بە دوورکەوتنەوەیان لە ئەنجامدانی مانۆڕی هەڵی مەترسیدار و نایاسایی. من وەکو سایقی شۆفێر لە دەرەوەی شار سیارەی گەورەم پێ بووە لە دەرەوەی شار لە سلێمانی بۆ هەولێر داهاتم سیارمە بارم پێ بووە لە بەی مەفرەقێک پێشەوەی بگەمە مەفرەقێک لەوێ ڕەتڵەیەکی لێ بوو سیارێ بچوو پێش بەرامبەرم هات لەوێ لە دەستی وەرگرت هاتە سایتی من پەشۆکە هاتە بە سایق لێمدا سایقەکە گیانی لەدەستدا. داواکارم لە شۆفێران هیچ ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە ڕۆسایت بڕۆنی یامینگە کارەزادی دڵتەزیێنی لێ دەبێتەوە. ئەو سەرپێچانێک کە دەکرێت زەرەر و زیانێکی زۆری لەبێت کارەچاتی دڵتەزیێنی لێ دەبێتەوە و جەرگ و دایک و باوکی بێتاوانی بەدەسوودێ و ئەو گەنجی جوانانە کۆتایی بێت. ئێستا سەرپێکی زۆر بووە ڕووداوی هاتوچۆ زۆر بووە بەڵام تەرخەمی دەگەڕێتەوە شۆفێران کارەساتی دڵتەزیێنی لێ دەبێتەوە ئەوش دەبێتە هۆکاری ماڵوێرانی بۆ ئێمە. بەکو هەنێک کەس کابراوەتی بۆ نمونە هەنێک کەس سەرپێکی دەکات بەڵام هەنێک کەس دەبێتە قوربانی پێی دەبێتە هەمووی بە چاوی یەک سێرەگەن وای دەزانن هەمووی هەر هەمانشتا هەمان کەسە هەمان هەڵاکات بەڵام هەنێک کەسێ دەبێتە قوربانی کەسانی تر.
ترافیک لە بەدەداچوونی دەیان هەڵە و سەرپێکی شۆفێران لە شەقامەکانی سنتەری شاری هەولێر و دەوروبەری تۆمار دەکات. ئەو سەرپێچیانە بریتین لە بەکارهێنانی مۆبایل و ڕۆیشتن بە پێچەوانەی ئاراستەی شەقام و وەستانی هەڵە و بەکارهێنانی لاینەکان و لێک تێبڕبوونی هەڵا کە لجگە لە ڕوودا و دەبێتە هۆی دروستکردنی جەنجاڵی و خنکانی شەقام و دەستدرێژی بۆ سەرمافی شۆفێران و پیادەڕەوان. لە کاتێک هاتوچۆی هەولێر لە ڕێگەی دانانی پۆلیس و جێگیرکردنی ستون و بربەستی ئاسنین و لاستیکی و دانانی هێما دەیەوێت کۆنتترۆلی ئەو دۆخە بکات. ترافیک بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار ڕۆژ ئاوا دەبینێت. دەپرسین ئەو سەرپێچیانە کاریگەری لەسەر هاوڵاتیان و دۆخی شەقام چییە؟ ئەو سەرپێچیانە دەبێتە هەوەی چەندین هۆکار. یەک لەوانە ئەو هۆکارانە بە ڕوودانی هاتوچۆ بێزاربوونی شۆفێران و هاوڵاتیان لە شەقامەکان. سەرپێچەکان ڕۆژانە کە ئەنجام دەدرێت لەلایەن شۆفێرانی هاتوچۆ زۆرن، یعنی ئێستا باسی بکەین یەکلەوان ڕۆیشتن بە شێوەیەکی پێچەوانی شەقام، لێگڕەتبوون بە هەڵا، تیژ لێخوڕین کامە کە باسی لێوە دەکەین، بەکارهێنانی مۆبایلە، چەند حاڵەتی تریشە نەبەستانی پشتێنەی سەلامەتیە، بەکار پابەند نەبوون بە چرای سوور. ئەمانە زۆر سەرپێچترین لێرم نامەوێ باسی بکەین بەڕاستی، چکە زۆر بێزاری خەڵکی لێوە دروست دەبێتن ڕۆژانە، گلێ و گازاندەکان زۆر دەبن، پەیوەندیمان پێوە دەکەن و لە زۆر شوێنیش قەلەباڵغی پێوە جەنجالی و قەلەباڵغی پێوە دروست دەبێتن، هۆکارەکەش دەگەڕێتەوە سەر پابەند نەبوونی شۆفێر. زیادبوونی ئەو سەرپێچیانە ئەرکی هاتوچۆی قورستر کردووە. چاودێری شەقامەکان دەکەن و هەوڵی یاساییکردنەوەی دۆخی هاتوچۆ دەدەن لەو شوێنانەی ئەو فشارە زۆرە لەسەرەتی. زۆرجار لە ڕێگەی ڕێنمایی شۆفێران ئاگادار و هۆشیار دەکەنەوە بە پابەندبوون بە یاساکان. لە کاتی بینینی سەرپێکی زەق سەرپێچەکان تۆمار دەکرێن و سزای سەرپێکی کاران دەدرێت، چونکە هاتوچۆ دەڵێت ئەو جۆرە ڕەفتارانە دەستدرێژێ بۆ سەر شەقام و هاوڵاتیان. دەستدرێژیکردنی سەر شەقامە و دەبی بە زووترین کات هەڵیگرنەوە. باشە برا؟ ئیجراتی یاسایی دەبێت ئێستا کە لە پێش ئەمە هەڵیگرەوە. باشە برا؟ ئێستا هەڵیگرەوە. باشە برا؟ باشە برا، پێچەوانەی یاسایە بەی شێوەیەک نابی و دەبەدانرێت لەسەر ڕێگایەتی دەبات فسفۆر. باشە؟ و شۆفێری دەبی پابەند ڕێنماییەکانی هاتوچۆبی و لێرەدا پرسیلێکی ئاگادارکردنەوە دەکەێت بەهۆی سەرپێچیکردن بەکارهێنانی مۆبایل. ئێستا ئۆتۆمبیلانەی کە بەدەستە چەپ ڕاوەستاون سەرجەمیان مخالفن پێچەوانەی یاسایە، ئێستا ئیجراتی یاساییان لەگەڵ دەکەین. پشتێنەی دڵنیایی نەبەستەوە و لە کاتی شۆفێریدا مۆبایلی بەکارهێناوە. برا نازانین لە کاتی شۆفێریکردندا بەکارهێنانی مۆبایل قەدەغەیە بۆ دڵنیایی تۆ، بۆ سەلامەتی جەنابتە و هیواداری مۆبایل بەکارهێنەوە فەرموتەبەقە بە ئیجراتی یاسایی لەگەڵ بکەین. باشی بەڕێز سەلامەتی جەنابەت لەسەر لاینی تایبەتی خۆت نەدەڕۆیی، لەسەر لاینێکی لە ناوەندی دەڕۆیشتی. ئەو لاینانە لە بۆ ئەوی کرایەوە قەتان لە بۆی کرایە کە تەنزیمی سێری جاری دەکات.
یەکێک لەو هەڵانەی دەکرێت ڕۆیشتنی شۆفێرە لەسەر لاین و هێڵە کێشراوەکانی سەرشەقامەکان کە لە کاتێکدا دەبێت ناوەڕاستی ئەو هێڵانە نەبەزێنن بەڵام لاین و هێڵەکان پشتگوێ خراون. جەناب تۆ شاریەوەتی و خەتانە جادەی لۆچکرایە ئەو لاینانە و خەتانە جەناب دێستا کە لە ناوەندێ دەڕۆیشی نەخەت سەری ئەیگر بوو نەخەتی وەسەتە گرتە بوو. جەناب شەقامەکەت بە تەندروست بەکارنێناوە زائیدەن پژێنێ دڵنیای دەبەستاوە و تابلۆکەشی ڕوون نییە چەندین یاسایی تێدا هەیە ئێستاکە و جەناب ئێستا ئەمەجات یاسایی لەگە جەناب تۆمار دەکەین. مانی نەبی باش بەڕێزم سیارەکەتان بێت تابلۆیە سەکاتی ئەو سیارەی مستەم سەکاتی ئەو سیارەی بێ زەحمەت ئیجازەت بێ زەحمەت بس هيك العمومية ئیجازە تایبەتە بە سیارەکە دەبێت کاتی شۆفێریت کرد كم هي أوتانا سيارك خارج شوية کێشەمانە بەڕێزمەوە سیارەك شتەیە ئێستا کەمە ئیجراتی جەناب لەگەڵ ئەوەی دەبێت مستەفسەکاتی سیارەکەت پێبی بۆ مەوشانەی کە پەیوەندی بە سیارەکەت مۆڵەت شۆفێری تا زائیدە ساڵنامێکەیە بزانە بەڕێزم ئێستا تابلۆ دواوی پەیوەندیە زائیدە مۆڵەت شۆفێری شلانیە و سەرپێچی یاساییە ئێستا کە لێپێچنی یاسایی لەگەڵ دەکەین. یەکێک لە دیاردە مەترسیدارەکانی هاتوچۆ کە ترافیک تۆماری کردووە ڕۆیشتنە بە پێچەوانەی ئاراستەی شەقام کە بە ڕۆنگ سای دەناسرێت. ئەم دیاردەیە زۆر جار کارەسات و ڕووداوی دڵتەزێن دروست دەکات جگە لە بێزارکردنی خەڵک و گرتنی ڕێگای شۆفێران. ئێرە شەقامی 120 مەتریەکە دەچێت بۆ گەڕێکی هەولێری نوێ سێبەردان و چەند شوێنێکی تر. لێرە کارمەندێکی هاتوچۆ دەبینین و دەیدوێنین. ئەو نیگەرانە لە گوێنەدان بە یاساکانی هاتوچۆ لەلایەن بەشێک لە شۆفێران ئەو ڕێخەپات کرایە مساری دەگەڕێنمەوە کابرا دەسوورێتەوە عینەن بەو فەرعەیەدا عکس بەسە دەکەیتەوە ڕۆژ سایت بەسە دەکەیتەوە خەرک دێدرێت شروودایی دەبینەوە سەری ئەمن تەنها یەک لام پێ دەکەێت ناتام هەردوو لای بکەم هاشە دێتن دەرێ ئەمن ناگەڕێمەوە دەڕۆم دەزانی ئەمن چێمە یعنی ئەمە ژێرە بە تەنێمە ناتانم ئیزراتە چوا لە کابرای بکەم کە کابرا تەنها ئەمە ژمارەکەی تۆمار دەکەم دەدەمە ئەفسەری خۆم لێر کوانەش لەو سایدێک کە لاو لێر نوێ دێ عینە کابرا بە عکسی دەستەوە 120 بە عکسی بەسە دەکەیتەوە یعنی بەهیچ لایە چڕا ناکەم نازەم ناو لای بکەم ناو لایە ئێستا دەمەوێت بە بینەرانی ترافیک برێم کە ئێستا من دەخل لە چکە ئەو شەقامە چۆل دەکەم بزانە سیارێک ئۆتۆمبیل عکس دەڕواتم بەسە دەکەیتەوە. ترافیک چەند خولەکێک لەگەڵ ئەو کارمەندەی هاتوچۆ ئەو شوێنە جێدێڵێت لە دوورەوە چاودێری دۆخی ئەو شەقامە دەکەین کاتێک پۆلیسی هاتوچۆ ئەو خاڵی چاودێریە چۆڵ دەکات ئیدی زۆرێک لە شۆفێرانی یاسای هاتوچۆ دەشێن و بە پێچەوانی شەقام لێ خوڕین دەکەن و سەرپێچی ئەنجام دەدەن.
ئەوتەبێژی هاتوچۆی هەولێر دەبینین و دەپرسین ئەو هەموو کەم تەرخەمیە بۆچی دەکرێت. هەر ڕووداوی چاوچۆ کە دەکەوێتەوە لە دەرەنجامی سەرپێچیەک یاخود هەڵەیەکی شوفێران یاخود بەکارهێنانی ڕێگاوبانەکان دەکەوێتەوە. جا زۆر جار شوفێران ئەو هەڵەیە کە دەیکەن یاخود ئەو سەرپێچیە کە دەکەن زۆر بە شتێکی بەسیتەوە وەردەگرن. لە بۆ نمونە یعنی شوفێر وا دەزانێت کاتێک کە لاینەکەی دەگۆڕێت بەبێ ئەوی سەیری ئاوێنە بکاتن شتێکی ئاساییە، بەڵام زۆر جار گۆڕینی لاین تەنانەت لە بۆ مەودای مەدرێکیش کارەساتی لێ دەکەوێتەوە، چونکە تۆ کاتێک کە سەیری ئاوێنەکان ناکەی لای ڕاستیان لای چەپ بۆ ئەوی دڵنیای بزانی ئۆتۆمبیل هەیە یاخود ماتۆرسکیلەیە، لەوانەیە بکەوێت سەر ڕێڕەوی ئۆتۆمبیلێک یان ماتۆرسکیلێک و ئەو کەسە بکەیتە قوربانی و کارەساتی لێ بکەوێتەوە. یاخود زۆر جار دەبینین شوفێران تەنها لە بۆ ئەوەی نەچن لە شوێن پێچێک پێچ بکەنەوە بە ڕۆنگ ساید لە شەقامەکە دڕۆن، ئەوان ئەوە بە ئاسایی دەزانن، بەڵام زۆر جار لە ئەنجامی ئەو ڕۆنگ ساید ڕۆیشتنە تەنانەت لە بۆ مەودای ئەگەر 20 مەتریش بێتن ئەگەر هەیە کارەسات دروست بن. دەبینی شوفێرێ دەڵێت من دەچم لەو فڕنە سەمونێک دەکڕم یاخود لە فێک لەو شوێن دەکڕم لە بۆ ماوەی دەقەیەک تاخیر دەبم، ئەو بە ئاسایی دەزانێتن کە بە 2 ساید و 3 ساید ڕای دەگرێت، بەڵام ئەویان هەڵەیە زۆر جار دەبێتە کەمبوونەوەی ئاستی بینین، خینکانی شەقامەکان لە دروست دەبێتن، ڕووداوی هاتوچۆی لێ دروست دەبێتن، خۆی زۆربەی هەر زۆری حاڵەتەکانی خینکانی شەقامەکان لە دەرەنجامی ئەو جۆرە هەڵانەیە کە دروست دەبێتن. شوفێرێک کە خۆی سەرپێچی دەکات و بە دووڕیز ڕادەگرێتن، کاتێک کە ئیشەکەی بەخۆی هەیە لای ئاساییە، بەڵام کاتێک کە دەچێت شەقامێک دەبینێت قەرەباڵغی لێ دروست بووە بەهۆی ئەوەی کە شوفێران بە دووڕیز و سیڕیز ڕایان گرتووە، ئەو بێزار دەبێتن، نازانێت خۆی پێشتریش ئەو سەرپێچیە کردووە و لە دەرەنجامی ئەو سەرپێچیە ئەو کێشەیەکی وا دروست بووە. دەرەنجامی سەرپێچەکانی کە ئێمە دەیکەین خەڵکانی تر لێ زەرەرمان دەبێتن، و کاتێک کە ئێمە سەرپێچەکە ناکەین خەڵکانی تر دەکاتن ئەو کاتە ئێمە زەرەرمەند بین، واتە بەگشتی هەموو سیستەمەکە بە یەکەوە بەستراوەتەوە. یعنی تەنانەت سەرپێچی پیادەیەش کاتێک کە لە شوێنی پەڕینەوە ناپەڕێتەوە دەبێتە هۆی بێزاری شوفێران و دەبێتە هۆی ئەوەی کە زیان بەخۆشی بگرێتن کاتێک کە تووشی ڕووداوی شێلان دەبێت. ترافیک دوای چەند کاتژمێرێک لەگەڵ پۆلیسی هاتوچۆ دەچێتەوە شوێنەی کە ڕۆیشتنی پێچەوانەی تێدا ئەنجام دەدرا. لە ڕێگا چەند سەرپێچێک دەبینین و بەشێکیان سزا دەدەن و بەشێکیان ڕێنمایی دەکرێت. دوای چاودێریکردنی ئەو شۆفێرانی کە سەرپێچی دەکەن ئۆتۆمبیلێک لە دەست پۆلیسی هاتوچۆ ڕادەکات. ئەو شۆفێرە تابلۆی پێشەوەی ئۆتۆمبیلەکەی لێ دەکاتەوە بە پێچەوانی شەقام لێ دەخورێ و خەڵک بێزار دەکات. دوای ئەو سەرپێچێ پۆلیس دەیەوێت ڕێنمایی بکات و ئامۆژگاری بکات و لە بەرامبەر ئەو سەرپێچی کردوێتی سزای یاسایی بدات. پۆلیسەکان بۆ پاراستنی گیانی و شۆفێرە تا تووشی ڕووداو نەبێت وازی لێ دێن و بە ئامێری زیرەک سزای بۆ تۆمار دەکەن. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ بەوردی چاودێری ئەو شوێنانە دەکەین و کە سەرپێویست تێدا ئەنجام دەدرێ، بەڵام لێرەدا دەمانەوێت شۆفێران ئاگادارکەینەوە لە ڕێگەی بەرنامەی جەنابتان کە بەرچاوڕوونێکی تاوەتان دایتە شۆفێران کە ڕۆکسایت وەستان لە شوێنی قەدەغکرا و ئەنجام نەدەن، واتە هۆشیاری هاتوچۆیان هەبێت.
زۆربەی سوێسپێچانە کە شۆفێران هاوڵاتیان تۆماری دەکەن و ئەنجامی دەدەن وەستان لە شوێنی قەدەغکراوە و بە ڕۆیشتن بە پێچەوانەی ڕۆکساید عکس سێری پێدەێت لێرەدا ئەمە شۆفێران ئاگادار دەکەینەوە کە تووشی کە شەقامەکان بە شێوەیەکی تەندروست بەکارناێنن کە تووشی ڕووداوی نەخوازا دەبن کە تووشی تەنجاڵی دەبن کە مەترسی دەخەنە سەرژیانی خۆیان و هاوڵاتیان و ئەو شۆفێرانی کە بەرامبەریشان عکسەکە لێدا بە بیاننا پێ زەحمەت مۆڵەت شۆفێری برای بەڕێز بەس یەک پرسیار بەڵێجا ئەم بە ئەو ڕێتان گرتێنێرەوە نیە ڕاستە ڕێجیدا ئەم بچمە چێندر ئەوە هەموو ناومارانە بچمە ئەو سەری بچم چێ بسۆڕێمەوە ڕێگای کردەوە تۆ بە جەناب لە عکسە کلێدا جارێ مۆڵەت شۆفێرێکەمە تدنیا ئەوە قانونە ئەو جادەی لۆ جەنابتەی بە شێوی چەند دروست بەکاربینی ئەو جادەی بەڕێز جەناب عکس لێدا جیانی ئەو منداڵە لەلا گرنگ نییە جامی خاتونە لەلا مهم نییە تووشی ڕووداوێکی نەخوازراوەبی بزانە قانونی مرۆر قانونی مرۆ لەسەر خەتی لاوەچی لەسەر خەتی سەرەی هەمووی جێبەجێ دەکرێت باشە جەنابەت باسی قانونە کە تا ئێستا پشتێنی دڵنیایی لە خۆت نەبەستایە عکس لێدایە ئاین چەندی مخالفە هاتو چۆتە ئێستا ئەمن چاودێری پاسەکانم هێڵی هەولێری نوێ سێبەردان ئێستا بە فکەمان نیە بسوڕینەوە پاسەکان ینی هیچ ساریان نیە دەبێت ڕۆژ سایت بڵێت ڕۆژ ساریش درۆ پۆلیسی ئەوە هات چۆڕەکەمیان دەگرین غڵامەیان دەکات چ بکەین عیلات داواکاریمانەوە بەس تەک لێ دەبکرێتەوە بەس داواکاریمانەوەیە یعنی جادەکان جیرانی ڕاستە بۆ پاراستنی هەوڵاتیانە بەرام دەبێت حسابی هەوڵاتیانی بکرێت خاتون عکست لێدایە لەو لای عکسەکە لێدا ڕۆیشتی دوای دیسانات هەر عکست لێداوە پێچەوانە یاسایە شەقامەکەی بە تەندروست بەکارناینی جەناب لە چ مۆڵەت شۆفێری دەرتنە پێیانەگو بەچ ئاراستەیەکی زیادە دادڕۆی ئیحمالی ئەنی جەنابەت شەقامەکەت بە شێوەیەکی تەندروست بەکار نەهێنا کاری ئێمەش جێبەجێکردنی یاسایە و جەنابەت ئیوەکی جەنابەت ئاگادار بکەینەوە لە ڕێنمایەکانی هاتوچۆ و تەبلیغیان بکەین جەنابەت عکس لێدایە 50,000 نەبێت 50,000 غەرامەیە و جات یاساییش لەگەڵ دەکەین ئەو سەرپێچانێک ئێستا لە شاشەی ئێوە تۆمارمان کرد لە ڕێگەی کامێرەی چاودێری ئێوەوە تۆمارمان کرد چەندین سەرپێچیمان هەیە و چەندین عکسمان هەیە و چەندین وەستان لە شوێنی قەدەغکراومان هەیە و ئەوەیە دەگەرێتەوە سەر شۆفێران بەڵام ئێمە بەوردی چاودێری ئەو شەقامانە دەکرێن کە سەرپێویستەدا ئەنجام دەدرێت کە شۆفێران پابەندی ڕێنماییەکان نابن. لێرە دەیان سەرپێچی تۆمار دەکرێن ئەو شۆفێرانە کە سەرپێچی دەکەن بۆیان گرنگ نییە کە دەبنەمای بێزاری خەڵک و هەڕەشە بۆ سەر بەرامبەرەکەیان. جەناب دەویست مخالفەی بکەیت ئاگادارت دەکەینەوە پێچەوانەی شەقامە لێخوڕون پشتێنەی دڵنیایی بەستە ئەتو مادەم سەلامەتی خۆت دەتەوێت شەقامەکان بە شێوەیەکی تەندروست بەکاربێنی پشتێنەی دڵنیایی بەستە دووەم بە پێچەوانەی یاسا غەرامە دەکرێت ئیجراعاتی یاسایی هەیە بەس جەناب پێچەوانەی یاسا بە هەموو شێک مەمنوع و غەرامێ فەرمو شوێنی خۆت بگرە هۆشیاری ئەوە تەیە کە عکس سایت زەرەری گیانی و ماڵی بە جەنابەت دەگەێنی تووشی ڕووداوی نەخوازراو دەبی لێرەدا ئەمە ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکەن. بە گوێرەی ئاماری گشت بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆی هەرێم لا ساڵی 2019 زیاتر لە 36,000 شۆفێر بەهۆی بەکارهێنانی مۆبایل سزادراون زیاتر لە 8,000 شۆفێر بەهۆی کەمتەر خەمی لە لێخوڕین سزادراون نزیکەی 300 سەرپێچی لێک تێپەڕبوون بە هەڵە تۆمار کراوە هاوکات 50,000 شۆفێر بەهۆی نەبەستانی پشتێنی سەلامەتی سزای یاسایی دراون ترافیک کۆی گشتی سەرجەم سەرپێچەکان بڵاو دەکاتەوە کە نزیکەی 2,500,000 سەرپێچیە. ترافیک لە کۆتایی دەیەوێت هەمووان سەلامەت بن و دۆخی هاتوچۆ بێکێشە و ئاسایی بێ تا بتوانین ئەو ئامرازانەی گواستنەوە بۆ خزمەتی خەڵک و کۆمەلگا بەکاربێنین نەوەک بیکەین بەمایی سەرێشە و ماڵوێرانی هاونیشتیمانیان.